بەڕێزان بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر پرسی ژینگە لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز ڕەنج عەتاندا مێڕەخرای سروشتی کوردستانمان کردووە. کاک ڕەنج بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانداریتان. کاک ڕەنج ئەگەر یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەم با بزانین ئامانجی ئێوە لە ئەنجامدانی ئەم چالاکیە چی بوو و لەم کاتەدا لە پارکی باخی گشتی. بەڕێ زۆر سپاس. ڕێکخراوی سروشتی کوردستان بە ئامانجی ژینگەیەکی ساڵز و تەندروست دوێنێ بەرواری 14 لە شاری سلێمانی هەستا بە ئەنجامدانی چالاکیەک و هەڵمەتێک لە پێناو وشارکردنەوەی تاک لەسەر ژینگەکەی لەسەر دەوروبەری کە خۆی لە دوو خاڵە ئەبینیەوە. خاڵی یەکەم کارێکی هونەری بوو، هەستاین بە بەکارهێنانەوەی هەموو ئەو پاشماوانەی زۆربەی یا هەمووی ناهەمووی زۆربەی ئەو پاشماوانی کە ڕۆژانە تاکی ئێمە خێزانی ئێمە بەکارهێنێ. ئێمە هەستاین بە دووبارە بەکارهێنانەوەی ئەو پاشماوانە بە شێوەیەکی هونەری وەکو بینیتان لە راپۆرتەکەیە ئەو جلانەمان پێ دیزاین کردەوە و بووە جێگەی سەرنجی ئەو کەسانی کە بینیان و بە هەمان شێوەیش وە پرسیاری لا و ڕوژاندن کە ئایا ئەم شتان ئەمان بەکارێن هێناوە شتێکی خۆڕسکە یان دەرەنجامی کارێکە بێگومە دەرەنجامی کارێکە لە سیدی بەتاڵەوە لە دەبێ ئاوەوە لە قاپی سەفەری و سەفری و علاگەی خۆڵ و زۆر شتی تر کە ئێمە تەنها سودمان لەوەندەی وەرگرت. خاڵێکی تر لێدانی زەنگی مەترسی بوو ئەوی لە ڕێگە بەکارێنی چەند زەنگۆڵەیەکەوە کە بێگومان بۆهۆی جەنجاڵی شارەوە لەوانەیە بەبێ بوونی شتێکی ئاگادارکردنەوە خەڵکێک زۆر ئاگاداری کارەکە نەبێ. ئێمە هەستاین بە بەکارهێنانی ئەو زەنگۆڵانە کە زۆرترین کەس لە گوزەری باخی گشتی و جادەی مەولەوی و حوشەی سەرا ئاگادار بوون لە چالاکیەکە. ئەوەکو ئەو زەنگە تەنها ئاگادارکردنەوەی ئەو هاوڵاتیانی دەوروبەر بوو یا مەبەستی ترتان هەیە کە ئەوە زەنگی ئاگادارکردنەوەی بۆ لێدانی زەنگی ئاگادارکردنەوە خۆی بۆ خۆی دوو پەیامی پێ بوو. عام هەڵمەتەکە دوو پەیامی پێ بوو. پەیامی یەکەمی بۆ خەڵک بوو کە ئەوەی بە ئێمەیە هەڵواسراوە کە ئەوەی بڕێزەی بینن هەموو ئەو شتانەیە کە ئێوە ڕۆژانە بەبێ هیچ ئینتیمایەکی نیشتیمانی فڕێ ئێنە سەر شۆستە و شەقام و کۆڵانەکان ئەوە ئێوەن کە ژینگە پیس ئەکەن، ئەوە ئێوەن کە بەوەی بە ئەنجامگەیاندنی کاری ڕۆژانەتانەوە بۆی پڕکردنەوەی پێداویستیەکانتانەوە ڕۆژانە لە بەکارهێنانی هەموو ئەو شتانی کە بە ئێمەوە بوو ئەوەی ئێوەن ژینگە پیسەکەن. پامی دووەممان لە بەکارهێنانی زەنگەکە لێدانی زەنگی مەترسی بوو بۆ حکومەت کە بەڕاستی پیسبوونی ژینگە گەیشتە حاڵەتێکی زۆر مەترسیدار لە شتێکی بەسیتەوە بۆ بە دیاردەکەی بەرەو ترسناکی ئەڕوا بێگومان کە هەمومان نەزانین قاعدە ژینگەیەکە بنەمای ژینگەی پاراستنە پاشان گەشە پێدانە. ئێمە بەداخەوە نەک گەشە پێدان لە بیدایەتی پاراستنین پەیامانیەوە بە حکومەت چیدی فریاکەون. بەڕاستی ئەمڕۆ پیسبوونی ژینگە لە حاڵەتێکی مەترسیدارایە بە تایبەت لەم کاتەیە بەوەی لێدانی بیری نەوت بە هەر حاڵ شتێکی ئابووریە هەنگاوێکی ئابووریە بۆ پێشخستنی ئابووری هەرێن بەڵام گواستنەوەی نەوت لەم کاتەیە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر ژینگەی هەرێم هەیە بە تایبەتی گواستنەوەی نەوت. پاشان من ناوم ناوە شاڵاوی وێرانکاری ژینگەی لە مانگی 34 بەڕاستی. بەڵێ لەبەرەوەی کە لە مانگی 34 خەڵکی زۆر ڕوو لە سەرانگاکان دەکەن بەمبەستی سەیرانکردن و دەمێ ئەو پرسیارە بکەم لێردا کە ئایا هەڵبژاردننی ئەم تەوقیتە ئەم کاتە بۆ ئەنجامدانی ئەم چالاکیەتان هەر پەیوەندی بۆەوە نییە کە لە وەرزی بە سەیرانکردن و سەیرانکەران نزیک دەبینەوە؟ بێگومان بەداخەوە بەهۆی نەبوونی هوشیاری ژینگەی لای تاکی کورد خی کردووە نەک لە مانگی 34 بەگشتی لە تەواوی ساڵەکەی تاکی کورد بەرامبەر ژینگەکەی تاکێکی ناوشیارە لەگەڵ ڕێزم بۆ ڕستەیەکەوتن. بەڵام ئەگەر بێت و ئێمە چاو لە وڵاتانی دەروە دەوروبەری خۆمان بکەین زۆر دوور نەڕۆین تورکیا ئێران هەیە هیچیان لە ئاسی ئێمەیانین و بگرە ژماری دانیشتوانن چەند بەرامبەری ئێمن بەڵام وشیاری ژینگەییان زۆر لە ئێمە باشتر. وشاری ژینگەی بوو مانانیە هەموو شتێک ئێمە حکومەت دەستمان بگرێ بمان خاتە سەرسکەکە. وشاری ژینگەی کەم کەس هەیە ئەمڕۆ لاپەڕەکانی فەیسبوک نەکاتەوە لاپەڕەکانی ئەنتەرنێت نەکاتەوە هەموو کەس دەتوانێت خۆی بۆ خۆی پێ بگەێنێ هەنگاوەکانی وشاری ژینگەی چۆنێ من چۆن تاکێکی وشیار بم بەرامبەر بە ئاو و هەوا و خاک کە من ڕۆژانە ژیانی تیا ئەوگوزارێنم. بەڵێ لە مانگی 34 ئەو شاڵاوە ژینگەیە بەڕاستی لە بەداخەوە من ئەڵێم لە ئەشیای سەفەریاکە هێتە ئەم وڵاتە
من بیرمێت لە ساڵانی 2001 تا 2005 هەموو خێزانێکی ئێمە کە گەشت و سەیرانمان نەکرد زەمیلەیەکشمان لەگەڵ خۆمانە برد قاپی شوشەی تیا بوو قاپی پلاستیکی تیا بوو هەموو ئەشیاکان لە ماڵەوەمان برد ئەمان شۆرد ئەمان هێنایەوە چونکە هیچمان جێنێش دوای خۆمان ئەنجا ئێستا بەتایبەتی مەجای خوێندنەوە زۆرە خەڵک ئەتوانێت هەنگاوە ژینگیەکانی خۆی ڕێخا بەتایبەتی خەڵک ئەچێت بۆ سەفرە و گەڕان ئەو سروشتە جوانە خۆ وڵاتی بەخشیوە باست لە وشاری تاک کرد لەسەر پرسی ژینگە تەنها ئەو کاتانەیە کە تاک ئەچێتە دەرەوەی شارەکان یا ئەم پرسە لە ناخودی شارەکانیشان ڕاست دەکەیت بەڵام ئێمە هاتوین زوومەکە مەخسوود لەسەر مانگی 3 و 4 چونکە کە ئێمە باسی پیسبوونی ژینگەی ئەەکەین پیسبوونی ژینگەی لە هەر سێ فاکتەرەکەیە هەیە لە ئاو هەوا خاک ئێمە بەتایبەت باسی خاک و ئاو ئەەکەین لەم کاتەیە چونکە تاک خێزانەکان کە ئەچنە دەرەوە زۆرترین پێشارکاری ژینگەی بەرامبەر خاک ئەکرێت لە فڕێدانی ئەو هەموو خاشاکە هەموو ئەو شتانێک کە ئێوە بینیتان ئێمە دوێنێ بە خۆمانمە هەڵواسی بوو کەمترینیان کە بێتەوە بە خۆڵانی کەم 50 ساڵی بێت کەمترینیان کە بێتەوە بەخۆ ئەگەر کاغەزیش بێت بەڵێ کاک ڕەنج با بێمە سەر و پرسیارەی کە ئایا ئەوەی کە تاکی ئێمە ناهۆشیارە بەرامبەر بە پاراستنی ژینگەکەی وە پاگڕاگرتنی ژینگەکەی بەشێکی ئەم نابەرپرسیاری بەشێکی ئەم ناهۆشیارەی ناکەوێتە ئەستۆی لایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە پێویستە بەردەوام چالاکی لەم شێوەیە بکەن ئاجەندای کاریان بۆ ئەوەی کە خەڵکی ئێمەش چی دیکە بۆ شێوازە نابەرپرسیارانە مامەڵە ناکات لەگەڵ ژینگەدا بەڵێ دەستی خۆش بێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەموو کۆمەلگایەکە ڕۆڵی ئیجابیان هەیە لە پێشخستنی هەموو کەیسە ئینسانیەکانی کە لەو کەیسانیش کە کەیسێکی ژینگەیە بەس بەداخەوە لە ئەنجامی بوونی ئەو نەبوونی ئەو پەرکی پەیوەندی لە بینی ڕێکخراوە ژینگەیەکانە زۆر ڕێکخراوی ژینگەی باوەڕکە ژمارە ئەندامەنێن لە چەندەها هەزار تێپەڕێ بەڵام 4 ساڵ 5 ساڵیش یەک چالێکیمان لێ نەبینین مدەی دامزانی ڕێکخراوەکەی ئێمە 2 ساڵ و شتێکە ئەوەی من ئاگادار بم چونکە من لە بیدایەتەوە ئەندامی ئەم ڕێکخراوە نەبووم ژمارە چالاکیەکانیان لە 7 بۆ 8 چالاکی بەرەو ژوورە بەداخەوە چەندەها ڕێکخراو هەیە لەسەر قوتی میلەت لەسەر بودجەی گشتی پارە ئەخوات بەڵام ساڵانە تەنها چالاکێکی شەرمنانەی هەیە لە کاتێکە بواری ژینگەی بەو ڕادەیە گەیشتووە کە ئیدی مای شەرمە لە چوارچەوەی هۆڵێکە سیمیناری وەرکشۆپێکە یا لە منهەجێکی بەسیتە قەتی زمێنێ ئەبێ ئەو ڕێکخراوانە هەمویان سەر هەڵبڕنەوە جارێکی تر پەنجی پەیوەندی دروستکەنەوە بێنەوە سەرجادە بەڕاستی بواری ژینگەی ئەو بوارەیە کە ئێستا ئەبێت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئیشی زۆر جدی لەسەر بکەن چونکە بەڕاستی ئەگەر داعش ئەمڕۆ لە بەرەکانی جەنگ لەسەر سنوورەکانی کوردستان فیشەکمان پێوە بنێ سەرمان بڕێت ژینگە بە چەخۆیەکی کولەوە هێواش کوردستان سەر بڕێت ڕژانی 1 لیتر نەوت 1 لیتر پترۆڵ 1 ملیۆن لیتر ئاو پیسەکات ئەمە بەڕاستی کارەساتە ئەوەیە من بزانم بەس لە سنووری دەربەندی خان کە ئەڵێم گواستنەوەی پێشەوە بچینە سەر پرسیارتر ئەومان بۆ شیکەیتەوە مەبەستە چی بوو لە گواستنەوەکەیت مەبەستە تانکارەکانە یا هەر وەسیلەیەکی تری گواستنەوە تەبعاً ڕێگای گواستنەوە زۆرە لە جیهانە گواستنەوە لە ڕێی دەریاوە هەیە بەبواری بە لە ڕێی وشکانیەوە هەیە لە ڕێی باخیرەوە هەیە لە ڕێی تەنگەرەکانەوە هەیە کە ئەتوانم بڵێم گواستنەوە لە ڕێکی تەنگەرەکانەوە خراپترین جۆریانە بەداخەوە چونکە کە گواستنەوەی لەسەر جادە بوو لەسەر شەقام بوو معرضە بۆ هەموو ڕووداوێک ڕاست من ئاگادارم لە کۆی ئەو 38 حاڵەتی وەرگەڕانە یەک حاڵەتیان ئەو نەوتەی کە بە فیڕۆ ئەچێت هەڵەمژراوە دو جارێکتر مەسایەکی نوت پاڵاوگەیەکی نوت ئیسفادەی لێ بکات دوجار تێکەڵی ئاو بۆ تێکەڵی خار بووە نزیکترین حاڵەتیان ئەوەی تونێلی دەربەنی خان و پێشمانگێک لە پێش هەموو ئەو سوتەمەنی ڕژا لەگەڵ ئاوی کوژانەوەکەی تێکەڵی ئاوی دەربەنی خان بوو ئەمە یەکێکە لەو هۆکارن کاڵێ ئاوی دەربەنی خان بە خەڵکی خواردنەوە نەماوە خۆ ئەگەر لەو شوێنەی نەوتەکەی تێڕژاوە ئاوی دەربەنی خان لی نەخورێتەوە خۆ ئاوا خەڵکی کەلار و بەرەو خوار لێ ئەخوانەوە بەڕاست ئاوا هەڵە گۆزنەی خۆ بەڵێ کاگڕانج بمبورە وەک دەزانین کە لە هەرێمی کوردستان ئێستا دەستەی ژینگەمان هەیە لە جێگەی وەزارەتی ژینگە و ئێمە زۆر کات لەم بەرنامەیەدا کە میوانمان هەبوو لەسەر پرسی ژینگە گفتوگۆمان کردووە ئەم پرسیارەمان دووبارە کردوێتەوە بۆ پێی کە پرسی ژینگە یەکێکە لە پرسە هەرە گرنگەکان و دەتوانم بڵێم دەچێتە ئاستی ئەمنیەتی قەومی وڵاتەوە لە بەرەوەی دوجار پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی تاکەکانەوە هەیە ئێستا لە هەرێمی کوردستاندا وەزارەتی ژینگە بچوو کراوەتەوە بۆ دەستەی ژینگە بابزانانی قسەی تۆ لەسەر ئەمە چییە ئەمە دەکرێت بڵێن بەکەم بایەخگرتنی
کەرتی ژینگەیە لە هەرێمی کوردستان یاخۆچی بەڵێ بەداخەوە لە هەیکەل تەنزیمی حکوومەتی هەرێم ئەشێت احتیمام بە کۆمەڵێک وەزارات دیرابێت بەداوای لێبوورنەوە نیوەی ئەهمەتی وەزارەتی ژینگەیان نەبێت کە ئێستا کورتراوە بۆ دەستەی ژینگە بێگومان ئەوە بە گرنگی وەرنەگرتنە کە لە وەزارەتەوە بچووک ئەکرێتەوە بۆ دەستەی ژینگە تەبەن خۆمان ئەزانین دەستەی ژینگە دەسەڵاتێکی کەمتر و لەوانەیە سەڵاحەتێکی کەمتری هەبێت لە چەند وەزارەتەکانەوە هەم بودجێش خۆ بجە بەعام نییە بەڵام بۆ ژینگەیش بەتایبەتی لە مەجالێکی ئاوا بەداخەوە دەستە بودجەی کەمترە بەڵام من خاڵێکی گرنگ باسەکەم ئەگەر دڵسۆزی و لێبڕان هەبێت بۆ خاک و بۆ نیشتیمانەکەمان ئەگەر لە دەستە بچووکتریش بێت بە شەرتێک تا گوشیار بێت ئەتوانین کاریگەری وەزارەتمان هەبێت ئەوە ئەتوانم بڵێم کەم و کورتی ڕێکخراوەکان خۆیان و لایەنی حکوومەتە کە ناتوانن تەنسیقێک لە بینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە باری ژینگە و چ دەستە چ زەوە وەزارەتە دروست کرد ئەگەر پردی پەیوەندیەکە بەهێز بێت بێگومان ئەگەر لە دەستە بچووکتریش بێت کاریگەریان بێت هەر وەکو ڕێکخراوەکەی ئێمە چەندەها ڕێکخراوەیە ژمارە ئەندامانیان 100 بەرامبەری ڕێکخراوی ئێمەیە ئێمە ڕێکخراوێکی بچووکین کە ژمارە ئەندامەکانمان چووکە بیدایەتین لاونێ لە پەنجەم دەزانێت تێپەڕ نەکا باوەڕاست لە زۆر شوێنی کوردستان چالاکیمان هەیە جێدەستمان دیارە ئەمە باسی ڕێکخراوەکەی خۆمان ناکەم بەڵام هەموو ڕێکخراوانەی تریش و دەستەی ژینگەیش ئەتوانێت هەمان کاریگەری هەبێت لەسەر تاک و لەسەر کۆمەڵگە بە شەرتی لێبڕا و دڵسۆز بن بۆ ئاو خاکیان بەڵێ کاک ڕەنج ئەگەر بە شێوەیەکی گشتی بچنە سەر بابەتی گشتی پرسی ژینگە حکوومەتی هەرێم لە ڕووی بایەخدان بە ژینگە و لە ڕووی هاوکاریکردنی ئەو ڕێکخراوانەی کە کۆمەڵی مەدەنی چالاکی بواری ژینگەن تا چەند هاوکار بووە تا چەند ڕۆڵی هەیە لە هاوکاریکردنی ئەو ڕێکخراوانە بەڵێ دەستخۆش حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە ماوەی 2 ساڵ بۆ 3 ساڵی ڕابردووە جیاوازیەکی هەیە لەگەڵ ساڵانی پێشوەیە لەسەرڕێکەوە ڕۆژانە متابعەکەین لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکان کەم تا زۆر کۆبوونەوەیان هەیە دەستەی ژینگە ئاگادارین ئێستا گرنگێکی زیاتر بە بواری ژینگەیە و ئەبێ بیشێن بە بواری ژینگە لەبەرەوەی ناوچەی کوردستان ناوچەی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێم ئێستا چاوێکی تری لەسەرە لە دەرەوە لە سیاساتی دەرەوە ئەبێ خزمەتی ژینگەی هەرێمی کوردستان بکرێت بەو حاڵەت شپرزەیە نابێت ژینگەی هەرێم بەو حاڵەتەیە بڕۆ ئەبێت چاوی پێ بخشێنەوە بە دڵنیاییەوە خۆشبەختانە من ئەبینم هەوڵێک هەیە بۆ گرنگیدان بە ژینگەی هەرێم بۆ خۆشیان هەستیان بۆ کوم و کۆڕیانە کردووەکە بەهۆی ئێهمالیکردن لە ئیشوکاریانە لە ماوەی 10-15 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای ساڵی 2023ەوە کە لەسەر پرسی ژینگە ئێهمالی کراوە هەوڵ ئەبینین بە هیواین هەوڵی زیاتر ببین لە بژاندنەوەی ژینگەی هەرێم بەڵێ ئێمەش هەموو لایەک بە هیواین کە گرنگی بەم کەرتە بدرێت و چونکە بەڕاستی پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە بە ژیان ڕۆژانەی هەر تاکێکی ئەم وڵاتەوە کاکڕان چالاکیەکەی ئێوە لە پارکی باخی گشتی ئەنجامدرا باست لەوە کرد کە کار و چالاکیەکان کوور دەکرێتەوانێ و وەکو پێویست گرنگی پێنادرێ و یعنی لەسەر ئاستی خەڵکی بە یەکسانی کار و چالاکی ئەنجام نادرێت کە کاریگەری خۆی هەبێت لەسەر وشارکردنەوەی خەڵکی بەڵام ئێوە چالاکیەکەتان لە باخی گشتی ئەنجامداوە وەک دەزانین باخی گشتی بۆتە مەڵبەندی ئەنجامدانی کۆمەڵە کار و چالاکی وەک دەزانین شاری سلێمانی شارێکی گەورەیەوە هەموو شارەکانی دیکە بە هەمان شێوە بیرتانەوە نەکردێتەوە کە لە ئایندەدا چالاکی دیکە ئەنجام بدەن بەڵام چالاکیەکانتان لە بوارێکی فراوانتر بێ بۆی بتوان زۆرترین خەڵکی ئیسفادەی لێ بکەن و ئەو ڕێنمایانە وەرگرن کە ئێوە دەیدەن بە هاوڵاتیان بەڵێ ڕێکخراوی سروشتی کوردستان طموحی ئەوەی هەیە کە ئەو چالاکیانەی بە ئەنجامی ئەگەیەنێت ئەو خزمەتانی بە هەر شوێنێکی کوردستانی ئەکات بگەێنێتە هەر ناوچەیە کە دەستی پێ بگات و درێغیش ناکەین ئینشاءڵڵا لە بەرنامەمان هەیە بەڵام خۆتان ئەزانن کە ئیمکانەتی محدد بوو ئەندامی محدد بوو ناتوانانی پەلبەهایی بۆ هەموو شوێنێ ئێمە کەتان زۆر توانیمانە بەڵە چالاکیەکە لە بەردەم باخی گشتی و دەستی پێکرد نەک لە ناو باخی گشتیان بەڵام بەهۆی کۆبوونەوەی خەڵک و سنتەری شار لە باخی گشتی و شەقامی مەولەوی بەردەرکی سەرا پێمان باش بە چالاکیەکە لەو ناوچەیە بێ ڕێکخراوی سروشتی کوردستان دوێنێ 14 ئەو چالاکی لە شاری سلێمانی بە ئەنجام گەیان
ئەم ڕۆیش لە قەزای دەربەندیخان لە کاتژمێر دەونی و هەمان چالاکیمان هەیە بە هەمان ئەو بەرنامەیانەوە بە دابشکردنی کارت و پروشەر و نامیلکەی ژینگەی بەسەر هاوڵاتیان و شۆفێرانی بەڕێزە ئەمڕۆژ کاتژمێر دەونی بە هەمان چالاکی لە قەزای دەربەندیخان بەشدارە بین. هەڵبەت بۆ قەزای دەربەندیخان قەزای دەربەندیخان یەکێکە لەو شوێنانەی بەداخەوە هەموو کوردستان دووچاری کێشەی ژینگەیی بۆتەوە دووچاری پیسبوونی کێشەی ژینگەیی بۆتەوە بەڵام بەتایبەت قەزای دەربەندیخان لەبەرەوەی هەر سێ فاکتەرەکەی ڕوبەڕووی گرفتی ژینگەیی بۆتەوە لە ڕووی ئاوە خۆتان ئاگادارن ساڵانێکە ئاوی دەربەندیخان گومانی لەسەر و هەرچەند حکومەت ئەڵێ تەواوە بەڵام خەڵک بەکاری نایانە خاک و هەوای من ئاماژەم بۆ 38 تەنکەر گواستنەوەی نەوت وەرگەڕاوە لەو قەزایە. بەڵێ دیارە قەزای دەربەندیخانێکێکە لەو قەزانەیە کە بۆتە قوربانیەکی ڕاستەوخۆ و سەرەکی ئەو کارەسات و ڕووداوە ژینگەیانەی کە بەسەری داهاتەوە بەهۆی ئەوەی کە ڕێگای سەرەکی گواستنەوەی تەنکەرەکانی نەوتە هێرش پێم وابێ کاتمان زۆر نەماوە پرسیارێکی ترت ماوە. کاک ڕەنج بە کورتی پێمان بڵێ ئەرکی هاوڵاتی چییە لە پارێزگاری لە ژینگەی کوردستان و ئەرکی حکوومەت چییە؟ ئەرکی هاوڵاتی لە هەموو هەنگاوێکە پێویستە من دائیم ئەم قسەم کردووە پێویستە هاوڵاتی بەڕێز کۆڵان و شەقام و شوێنە گشتەکان وەکو حەوشە و ژووری میوانەکە خۆی بپارێزێ بەڕاستی ئینتیمای تاک بە وڵاتەکەی لەوە دروست ئەبێت. زۆر وڵاتمان هەیە ئێستا وەزعی ئابووریان لە حکومەتی هەرێمی کوردستان زۆر وێرانترە بەڵام چونکە تاکێکی وشیارن چونکە تاکێکن ئینتیمان بۆ خاک و وڵاتەکەیان هەیە ئیحتیمام بە هەموو هەنگاوێن کە بەسەر ئەو ئەرزاینن. بەڵێ زۆر دوونەڕن وڵاتی ئێران باری ئابووریان زۆر نالەبارە کوردستانەکان هەرێکێکمانەوانی سەردانمان کردبن هاوڵاتیانی ئەو هەرێمە زۆر وێرانن بە دەستباری ئابووریەوە بەڵام تاکێکی وشیارن. خۆ ئەمە بەڵێ حکومەت دەوری هەیە لە پێگانی تاکە بەڵام خۆیان هەوڵیان یاوە خۆیان بیر ئەکەنەوە ئەو شوێنەی منی تیا خوڵقاوم ئەوە زێدمە ئەوە بێ پارێزگاری لێ بکرێ ئەمە لە تاکەوە باش لە حکومەتەوە. بەڵێ ئەمە پرسیارەکە بە جۆرە بکەم حکوومەت تا چەند ڕۆڵی هەبووە کە نەیتوانی وەکو پێویست لە قۆناغەکانی خوێندن لە پەروەردەکردنی مناڵە ڕۆڵی هەبێت؟ هەڵبەت ڕۆڵی حکومەت ئێمە وشەیەکمان هەیە ڕستەیەکمان هەیە لە پەروەردە و فێرکردن لە هەموو حاڵەتێکە پەروەردە هەنگاوی یەکەمە بنەمایە بۆ فێرکردن بۆ پێگانی تاکێکی تەندروست کە دوجار ئەم تاکە بەرهەمەیات بە کۆمەڵگە بەداخەوە فێرکردن لە چوارچەوەی منهەجێکی وایە قەتیفکراوەکە ئێمە بۆ خۆمان لە ساڵی 90ەکانە بەسەرەتایی و ئیبتیدای بەسەرەتایی و ناوەندی و دوانەوەندیان ڕۆشین و چوونە زانکۆ هیچ ئیسفادێکمان لەو مانەجار نەگرە بەداخەوە منهەجی پەروەردەیش لە چوارچەوەی مادەیەکی پەروەردەیە قەتیف کراوە کە لەوانەیە بەڵێ ئیسفادەیەکی شتێک ئایا بەگوێی تاکە بەڵام ئەو ئیسفادەیە نابێت ناتوانێت دواتر ئەم تاکەوا لە تاک بکە تەقە لە مێشکی تاک بات کە تاکێکی تەندروست بەرهەم بێنێ بۆ خزمەتکردنی ژینگە و وڵات و ئەو بیئەکە. لەیلامەوێ لە کۆتایی ئەم قسەکردانەیە ئەو بە کورتی پێمان بڵێ گەشتبین بین بە ئایندەی ژینگەی هەرێمی کوردستان؟ من لەو پێشوازی گەرمەی دوێنێ لێمان کرا بە دەستخۆشیەوە لە هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویست وەک چۆن دەست پێش خەر بوون لە هەر کار و چالاکێکی تر و بە هەناوەچوونی هەر ڕێنماییەکی دیکەی ئینسانی ئێمە من گەشتبینم بەو بەهاناوەچوونە بە هیوام هەموو ئەو پروشەر و کارتانی وەریان گرتووە خوێنەوە جدی بۆ بکرێەوە چەند راپۆرتی کشمانیاوە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پارێزگار و نووسینگەی پەرلەمان لە سلێمانی کاری جدی لەسەر بکرێت هیچ ئامانجێکی مادیمان نییە لەوە تەنها خزمەتکردنی شار و ژینگەکەمانە. بەڵێ دەستخۆش بۆ بەڕێستان و دەستخۆش بۆ ڕێکخراوەکەتان بگومان بەدەر لە پەروەردە و لە خوێندنی باڵا و لە زۆرێک لە لایەنەکانی دیکە بۆ گرنگیدان بە بواری ژینگە یەکێکی دیکە لەوانە ڕاگەاندنە کە ئێمە لە هەرچەند هەفتە جارێکدا بابەتێک و تەوەرێکی گفتوگۆ تایبەت دەکەین بە قسەکردن لەسەر ژینگە. سوپاس بۆ ڕەنج بەڵێ ئاتا ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستان. سوپاس بۆ سپاس بۆ بەڕێزش.